ام اواره سالیادی کوچ کردنی مامۆستای گەورەی گەلەکەمان مامۆستا شێرکۆ بێکەس کە هەمیشە شاعیرێکی نەمرە لەناو گەلەکەی ئێمەیە. زۆر پێ خۆشحاڵین بەبوونی ئەو خەڵکەوە کە ئاوا یعنی لێمانە پرسنەوە بەڕاستی یعنی خۆی ئەبووە زیاتر بووە لەوەی کە بۆی بکرێ بەڵام ئێمە بەڕاستی حەزمان کرد هەر لە سەر گۆڕەکەی بیکەین لەبەرەوەی کە هەروامان کردووە 2 ساڵی پێشوو ئێستا ئێمە زۆر پێ خۆشحاڵ بن کە ئەو خەڵکە هات ئێمە زۆر بەلامانەوە بەڕاستی مهم نییە یعنی خەڵکی سیاسی و ئەوانە بێن زیاتر پێمان خۆشە ئەو خەڵکانە بێن کە ئەدەب دۆستن و ئەویان خۆشەوە لەو زاتە هەڵکەوتووە ناودارانەی بواری شێعر و ئەدەبی کوردی کە بە کەسایەتیەکی جیهانی لە بواری شێعر و ئەدەبدا دەژمێردرێت هەر چۆن لە بواری شێعریدا ڕێچکەی فایق بێکەسی باوکی نەک هەروون نەکرد بە جۆرێک شێرکۆ بێکەس 20 ساڵێک لەوبەر ئەو ماڵاڵتو نییە بوو بۆ ئێمەی تازە دەستپێکردووی نووسین ئەو ماڵاڵتو نییە بوو کە نەئەکرا بە ماڵی ئەوە تێنەپەڕی واتە شاری کوردی تقریبەن 2 دەیە بە ماڵی شێرکۆ بێکەسە تێپەڕی واتە گرنگیەکی ئەوەندە گەورەی هەیە کە ناکرێت فرامۆش تازە فەسلی هەنجیرە و هەنجیر تازە پێیا دەبیتن کڕیارەکانش باشن شیرنە لە پار یعنی زۆر خۆشترە ئەم ساڵ لە پار تامی وەکو جاران فەرقی کردووە ینی تامەکەی زۆر خۆشترە وەکو مشتریەکانی شەر باشن لە جاران باشتن هەرچەندە گرانیشە بەس هەر دەیکڕن. ئێستا وەرزی گەرمایە وەرزی دەرکردنی هەنجیرە خۆخە ئیدی ئەو میوانەیە کە لە هاویندا دەردەچی بەڕاستی تامیان زۆر خۆش بوو یعنی ئەو ڕۆهاتیمە بازاری ئەوەندە ئەشیام کڕیوە لەو تەڕانەی کە بەڕاستی تامیان زۆر خۆشە. وەکەی بێن چۆمە چۆ سەرپەلێ ئەمجی وەکی جەحێلێت ئۆمێدیە ئەم دوو بسێکێک تەینەبێت چۆیە چێتکەین و چین دۆرەت تشگۆرەت ئینین بەرەسی لێت ئینین هەندە جۆرەت کەڕین چۆمە پزۆرە ئەمجیت فروشین و هەندە جۆرە دکۆندە گۆزین دێشمەت کەش بەر دکێلێ باس ئەوژی تحملن باش عارفین. وەکو گەنجێک هەشتێمێ لە هاتیمە سلااو ئامێدی ji بۆ بەڕاندنا دەمێکی خۆش جاوێکی فێنێک گەل هەواڵە وم هاتینە چایەکە خۆش وەخۆن چایەکە جیاوازە سەر پەلایە بەس ڕاستی چال vêrê bihayê giran e em gelek jara nizîkê 10-12 hevala pêk vetên çi dibit siheretayê varî em 3-4 çaya vexwin û ev e bihayê li ser me giran dibit وەکو یا دیار ئەوە ماوەیەکی درێژە قەیرانە یاش گەنجا jî girtî